کشانەوەی ئەمریکا لە سنووری سلێمانی و کاریگەریەکانی یەکێتی لە نێوان بەری مقاومەی ئێران و پشتیوانی ئەمریکیەکاندا. سروشتی شەڕی حەماس و ئیسرائیل وایە هەرکە نەفرینت نرد بۆ ئیسرائیل ئەوە لای ئەمریکا و پشتیوانەکانی ئیسرائیلەوە دەخکرێتە بەری بەرگریکردن لە ئێران. با پێچەوانەشەوە ڕاستە و لای جیهانی ئیسلامی دەبیتە داکۆکی کار لە زایۆنیزم. زەڵم و مەزلوم هەرکێک بن، دەست پێشخەر هەر کەسێک بێت، داروەشێن هەر لایەک بێت، سروشتی شەڕەکە وا دەخوازێت بێ ئەوەی دەماری ملت دەرپەڕێنیت پێویستە بەرگری لە بەها مرۆڤایەتیەکان بکەیت و نەفرەت بنێریت بۆ بکوژانی هاوڵاتیانی مەدەنی، ئەگەر لە بەغداد بێت یان کابول یان تەلەبیب و بەرلین و غەزە بێت. گومانی تێدانی ئێرانیەکان کارەکسەرێکی ئامادەی بەهێزی پشتەوەی شەڕی حەماس و ئیسرائیلن. هەژمونی ئێران وەک دەوڵەتێکی شیعە بوو بە فاک بەسەر کەیسی فەڵەستینەوە کە خۆی لە بنەڕەتدا کەیسی دەوڵەتە سونیەکانە. ئەمە بۆ ئەو ژیریە دەگەڕێتەوە کە دەوڵەتی ئێران دەزانێت کارتی دەوڵەتانی کەنداویش لە دژی ئەمریکا و هۆپیمانەکانی بەباشی بەکاربێنێت. لە ئێستادا بەڕوونی جیهاندا بەشی دوو بەرە بووە، بەرەی پشتیوانی لە ئیسرائیل و بەرەی مقاومە یان بەرگری لە ئێران. بۆ کورت هاوکێشەکە بە هاوکاری جیۆپۆلەتیکی زۆر جیاوازە، ئەڵوێستی ڕوون و خۆ یەکلاکردنەوەی بۆ بەرەیەک پیاڵەیەک ژەهرە و بە هەردوو باردا ئەگەر نەشی کوژێت هیلاکی دەکات. پێشهشتی تەمووز ئەمریکا چەند بنکێکی لە سلێمانی هەبوو، پەیوەندی بەهێزیان هەبوو لەگەڵ دەستگای زانیاری و کاری باشیان دەکرد، بە تایبەت لەسەر ئێران. چەندین چالاکیش لە ناو و دەرەوەی ئێران دژی ئەو وڵاتان جام دراون. بەڵام دوای هەشتی تەمووز و گۆڕانکاریەکانی ناو یەکێتی و لەتبوونی یەکێتی و لەتبوونی دەستگای زانیاری کەەوەش بە سەرەتایی لاوازبوونی ئەمریکا و بەهێزبوونەوەی ئێراندا دەنرێت لە سنووری سلێمانی، دوای ئەو ڕووداوانە و لە سەرەتای پێکهێنانی حکوومەتی عێراق هەوڵێک هەبووە یەکێتی لە ڕێگەی باف و تاڵەبانی و قوات تاڵەبانی بچێتە ناو بەرەی سەدر و سوننەکان و پارتی. بەڵام ئێران ڕێگەی نەدا یەکێتی بچێتەوە بەرێ و بە پێچەوانەوە چووە بەرەی چوارچەوەی هەمانگی. لەو کاتەشەوە یەکێتی بە تەواوی تەسلیم بە ئێران بوو بۆ مەرجەی ڕێگە نەدرێت لاهوری شەوچەنگی بگەڕێتەوە ناو یەکێتی و هیچ سکاڵایەکیش لە بەرژەوەندی ئەو یەکلایی نەکرێتەوە. دوای ئەو کاتە ئەمریکا نیگەرانی خۆی نەشاردەوە و هۆشداریان بە یەکێتیدا بە گوێرەی زانیاریەکان کە ئەو کاتیش لە ناو میدیا تایبەتەکان هەبوو، بەڵام بەهۆی نەبوونی سەرچاوە بڵاو نەکرایەوە. سەرچاوێکی ئاگادار لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوەڕۆکی داواکاریەکانی لایەنی ئەمریکی لە یەکێتی لە دانیشتنێک بۆ کۆمەڵێک بەرپرسیەکێتی ئاشکرا کردبوو، باسی لەوە کردبوو کە ئەگەر ئەوە نەکەین ئەمریکا نیگەران دەبێت. گوایە و بەرپرسە باسی لەوە کردووە دوای شکستێنانی دانیشتنی یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق کە بەستێ کوچکەی سەدر و پارتی و حەلبوسی ناودەبرا. دوای ئەوە بۆ هەفتەی دواتر ماسیۆ تۆلەری باڵیۆزی ئەمریکا لە عێراق لەگەڵ بافڵ تاڵبانی لە سلێمانی کۆبووەتەوە. بەناوی وەزارەتی دەرەوەی ئەمریکا داوای لە یەکێتی کردووە بچنە ناو هاوپەیمانی سێقۆڵی پارتی و سەدر و سوننەکان و لە هاوپەیمانی چوارچەوەی هەمانگی دوور بکەونەوە. هەروەها دانیشتنی داهاتوو بۆ کۆبوونەوەیە سەربخەن. ئەمریکا وکات گوتوێتی لە بەرامبەر چوونی یەکێتی بۆ ناو هاوپەیمانێتیە لایەنی ئەمریکی کار لەسەرەوە دەکات داواکاریەکان یەکێتی بە تایبەت بۆ پرسی سەرۆکۆمار بە تەواوەتی جێگیر بکرێت. لابارەی وەڵام یەکێتی بۆ پرسە ئەو کاتە ئەوە بووە یەکێتی هیچ وەڵامێکی یەکلاکەرەوەی نەداوە بە لایەنی ئەمریکی و شان دەکات تەنیا جەفتیان لەو کردوتەوە کە دەیانەوێت بە ڕێکەوتنێکی هەموو لایەنەکان حکوومەتی نوێی عێراق پێکپێنرێت. بەڵام دواتر بافڵ تاڵەبانی پێیان بکەوە کە ڕەشێک لای چوارچەوەی هەمانگی باز دەکات کە ئەگەر گرنتی مانەوەی خۆی و چەسپاندنی وەک سەرۆک یەکێتی نەکەن ئەوە داواکاری ئەمریکا قبوڵ دەکات. ئەوە شیعەکان لە ئەمریکا نیگەران دەکات و باڵیۆزی ئەمریکا لەو پرسە ئاگادار دەکەنەوە. ئەوەش نیگەرانی ئەمریکای لێ دەکەوێتەوە کە بافڵ تاڵبانی چۆن چووە بە شیعەکانی گوتووە و ئەوە جێگای قبوڵ نییە. وی لەو کاتەوە بە تەواوی حسابی بافڵ تاڵبانی لای ئەمریکا تا ڕادێکی زۆر کۆسایی هات. هەروەها بافڵ تاڵبانی ئەو کات مەرجیمانەوەی خۆی لەگەڵ چوارچەوەی هەمانگی کردە بیانوێک لەبارەی ئەو فەرەکەی ئەمریکا کە بەو پێەیە ئێران و حەشدی شەعبی پشتگیری بافڵ تاڵبانی بکەن لە سەرکەوتنی هەنگاوەکانی کە لە هەشتی تەمووز ئەنجامدرا لە ناو یەکێتی و ئەوەش ئەنجامی هەبوو سەری کرد. دواتر بەهۆی نزیکبوونەوەی لەسەرکردە شیعەکان بە فەرمی بافڵ تاڵبانی بوو با کەسی نزیک و هاوپەیمانی ڕێیان کردانی و قەیس غەزعەلی و هادی عامری کارسێکیان لای ئەمریکا لە لیستی ڕەشدان و بلۆ کراون. لە ئێستاشدا بافڵ تاڵبانی لای ئەمریکیەکان هاوشێوی ئەوان هەژمار دەکرێت و مامەڵەی لەگەڵ دەکرێت. ئەمریکا بە تەواوی دەستی لە سلێمانی شۆردووە و سەرجەم دیبلۆمات و هاوڵاتی و ڕۆژنامەنووسانی ئەمریکا کشاونەتەوە. تەنانەت وڵاتانی دیکەی وەک بەریتانیا و ئەڵمانیا و ئیتالیا سەرجەم کار و چالاکیەکانیان لە سلێمانی ڕاگرتووە. ئەوەش بەهۆی مەترسی زۆربوونی ئیتڵاعات و هەژمونی ئێران لەو سنوورە. دوای بردومانکردنی مەتاری سلێمانی و دواتریش داخستنی ئەمریکا هیچ کاردانە و قسەیەکی لەو بارەیەوە نەکرد لەگەڵ تورکیا لە کاتێکدا
خودی قوبات تاالبانی پەیوەندی بە باڵیۆزی ئەمریکا کردبوو کە کاردانەوەیان هەبێت بەڵام هیچ کاردانەوەیەکیان نەبوو تەنانەت باسییان لە سەروەری خاکی عێراق کردبوو. ئێستا ئەمریکا بە جۆرێک لە سلێمانی ناومێت بوو پێی وایە بافڵ تاالبانی وێکێتی تەسلیمی ئیرادەی ئیران و حەشتی شەعبی و ئەو گروپانە بووە کە دژی ئەمریکان و ڕۆڵیان هەیە لە بردومانکردنی بنکە و کۆنسوڵخانە و باڵیۆزخانی ئەمریکا لە عێراق وەرێمی کوردستان. ئەوە شوای کردو ئەمریکا مامەڵەکانی لەگەڵ یەکێتی و سلێمانی ڕابگرێت و یەکێتی بخاتە لیستێ و هێزانە کە لەبەرەی هاوپەیمانی ئێرانن. ناومێدیەکەی ئەمریکا لە سلێمانی و بافڵ تاالبانی دوای ئەوە هات کە ساڵی ڕابردوو مەزلوم عەبدی لە فڕۆکەخانی سلێمانی لەلایەن 2 درۆنی تورکیا و بە 2 موشەکرایە مانج. تورکیا وەک هۆشداری موشەکەکانی ئاراستەی دەوروبەری فڕۆکەخانەی سلێمانی کرد. ئەوەش ئەمریکای نیگەران کرد کە ئەو زانیاریە چۆن دزێ کردو و گەیشتۆتە دەستی میت. بەمەش ئەمریکا بە تەواوی گومانی لەو سنوورە دروست کرد. دوای بردومانەکە وا بڵاوکرایەوە کە ئەمریکا هۆشداری بە یەکێتی داوە لە ڕێگەی کۆنسوڵخانەکەی نامەیەکی هۆشداری بۆ یەکێتی و بافڵ تاالبانی دەنێرێت و لە نامەکەدا هاتووە ڕیزەکانتان جێگای متمانە نی. نامەکەی ئەمریکا بۆ یەکێتی دوای هەوڵی کوشتنی مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی هەسەدەیە کە لاوڵێکی تیرۆرکردن ڕزگاری بوو بە درۆن لە ناو فڕۆکەخانی سلێمانی کرایەوانج. سەرچاوەکانەوەیان ئاشکرا کردووە کە لە نامەکەدا ئەمریکا باسی لەوە کردووە ئەوان گەیشتونەتەوە دەرەنجامەی کەوا لە ڕیزەکان یەکێتی و بە تایبەت هێزەکانی سەر بە بافڵ تاالبانی زانیاری هاتنی مەزلوم عەبدی دزەی کردو و دراوەتە تورکیا. بە پێی ناوڕۆکی نامەکە دەستگاکانی سەر بە یەکێتی پڕبوون لە جاسوس و جێگەی متمانی ئەمریکانین و لەمەوتو ئەمریکا مامەڵەی جیاواز لەگەڵ یەکێتی و ڕێخستنە چەکداریەکاندا دەکات. ئەوەش دوای راپۆرتێکی نێری و تایبەتی ئەلمۆنیتەر هات کاشکرای کرد لە ناو هێزەکانی دژە تیرۆرۆ زانیاری دراوەتە تورکیا کە مەزلوم عەبدی لە فڕۆکەخانەی سلێمانیە. لەو کاتەوە بە فەرمی فڕۆکەخانی سلێمانی داخرا و لەگەڵەوەشدا مەزلوم عەبدیش بڕیاری داوە کە سەردانی سلێمانی نەکات و بە هیچ جۆرێک لە سلێمانی کۆبوونەوە دیدار ئەنجام نەدات. ئەو کات ڕاوێژکاری یاسای شینەتەوەی عێراق جەختی لەوە کردەوە کە لە هەردوو فڕۆکەخانی سلێمانی و عەربەت هیچ کەسێکی بیانی واتە سەربازی و مەدەنی تێدا نەبووە و فڕۆکەخانەکان لە ژێر چاودێری دەسەڵاتی فڕۆکەوانی فیدراڵن. لە دوای هەشتی تەمووزەوە کۆمەڵێک بەرپرسی باڵای سەربازی ئەمریکا سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بەڵام ئامادە نەبوون بڕۆنە سلێمانی و بۆیە بەناچاری قوبات تاالبانی و بافڵ تاالبانی هاتوونە تاولێر بۆ بینین و کۆبوونەوە لەگەڵیان. لە ئێستاشدا لە ناوێکیتیدا دەنگۆی ئەوە بڵاو بۆتەوە کە بۆچی هیچ بینایەک یان کۆنسۆڵ یان ڕێکخرا و سنتەر و میدیا و چالاکوانێک لە سنوورەکەدا بوونی نییە. بۆ نمونا بافڵ تاالبانی و برێت مەکگۆر ڕێکخەری ئەنجومەنی یاسای نیشتیمانی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و وەفتێکی یاوەری لە هەولێر کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و ماچێتۆلەر باڵێۆزی ئەمریکا لە عێراق و ڕۆبەرت پاڵەدینۆ کۆنسۆڵی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئامادە بوون بەڵام کۆبوونەوەکە لە هەولێر کرا نەک سلێمانی. هاوکات ماوەیەک دواتر فەرماندەی هێزەکانی ئەمریکا ئامادە نەبوو سەردانی سلێمانی بکات. جەنەرال ماتیۆ مەکفاران فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا کە بەهۆی کۆتایی هاتنی ئەرکەکەی ئامادە نەبوو سەردانی سلێمانی بکات بۆیە لە بەغداد لەگەڵ بافڵ تاالبانی کۆبووەتەوە. بە پێی زانیاریەکان لەو ماوەی ڕابردوودا جەنەرال ماتیۆ سەردانی هەولێری کردو لەگەڵ سەرۆکی پارتی و سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووەتەوە بەڵام ئامادە نەبووە سەردانی سلێمانی بکات و لەوێ لەگەڵ بافڵ تاالبانی کۆببێتەوە. بۆیە بافڵ تاالبانی گەیشتە بەغداد لە بارگای هێزەکانی هاوپەیمانان لەگەڵ جەنەرال ماتیۆ مەکفاران. فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و سووریا کۆبووە. هاوکات 2 هەفتە لەموبەر میدیاکان یەکێتی بڵاویان کردەوە کە بافڵ تاالبانی دەچێتە ئەمریکا بەڵام دەرکەوتوانە بوو میدیاکانی پارتی و عێراقیش باس لەوە دەکەن کە ئەمریکا ڕێگەی نەداوە بافڵ تاالبانی سەردانیە وڵاتە بکات. ڕێگریەکە بەوەی هەبوونی پەیوەندیە گوماناویەکەی بافڵ تاالبانی بووە. میدیا عێراقیەکان ڕایان گەیاندووە وا بڕیار بۆ بافڵ تاالبانی بەم نزیکانە سەردانی واشنتۆنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکات بەڵام بەهۆی پەیوەندیە گوماناویەی بافڵ تاالبانی لەگەڵ گروپە چەکدارەکانی لیستی گەمارۆکانی ئەمریکادا هەیەتی سەردانەکە لە واشنتۆنەوە پوچەڵ کرایەوە و ڕێگەی پێنەدراوە سەردانی ئەمریکا بکات. ئێستا لە دیدی ئەمریکا و ئەوروپیەکان تورکیا و ئێمارات و سعودیا بافڵ تاالبانی بە فەرمی بەشێکە لە حەشتی شعبی و نزیکایەتی و هاوپەیمانێتی زۆری هەیە لەگەڵیان. هاوکات هەمان هەنگاو و جوڵە و شێواز و جلوبەرگی حەشتی شعبی دەپۆشێت جگەلەوەی ئێستا دۆخەکە تەواو ئاڵۆز بووە. ئاڵۆزیەکەش لێەوە سەرچاو دەکرێت ئیسرائیل دوای هێرشەکانی 7 ئۆکتۆبەری حەماس و ئیسرائیل بە شڕی لەو کاتەوە غەزا بردومان دەکات. ئەوە شێرانی وەک کارکتەری پشتەوەی شەڕەکە نیگەران کردووە بەمەش خودی سلێمانی وەک بەرەیە کە بۆ ئێران یەکلایی بۆتەوە ستۆتە مەترسیەوە. بنیامین ناتانیاهۆ لە دوای هێرشی حەماس باسی لەوە کرد کەوان وەک ئیسرائیل نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕنی ئەوەش وەک ئەوەی ئێران شتێک بزانێت دەستی بە جوڵە کردووە. لە ئەوروپاش فشاری دیبلۆماسی زۆرە لەسەر ئێران بە خەڵەتکردنی دژبەرانی ئێران و ئەوانەی لە ئێران سزادراون وەک خەڵاتی ساخارۆف و خەڵاتی قەڵغانی ژنانی بەهێز
دوای هێرشەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل و هێرشەکانی نزیکەکانی ئێران بۆ سەربنکەکانی ئەمریکا هۆپێمانان و پەلامارتانی ئێران لەلایەن ئەمریکاوە لە سووریا و عێراق ڕەنگە بێتە گەرێکی حەتمی و چەند ئامانجێکیش لەناو ئێران لەخۆ بگرێت واتە جگە لە چەند ئامانجێکی دیاریکرا و استراتیژی لە ناوخۆ ئێران ئەمریکا زۆر چون پەلاماری گروپە چەکدارەکانی ئێران لە سووریا بدات بە تایبەتیش لە دێرە دوور و شام و نزیک تەنەف هەروە پێشبینی دەکرێت لە عێراق ئەمریکا پەلاماری حەشتی شعبی بدات بە تایبەت گروپە نزیکەکانی ئێران لە ناو حەشتی شعبی لاسەر و هەمووشیانە و گروپەکانی سەر بە ئەبوو فەدەک و قەیس غەزالی و ڕێیان کردانی کە ڕەنگە لەو چوارچێوەیە سلێمانی و بافڵ تاڵەبانی و سنوورەکەش لە ناو پلانی ئەمریکادا بن ئەوەش هێندەی دیکە کێشە بۆ هەرێم و یەکێتی سلێمانی دروست دەکات.